بەداخەوە بە شنیار ئەو چیرۆکە تراژیدیەی لە چەند ڕۆژی ڕابردووە لە هەرێمی کوردستان بڵاوکرایەوە بیستمان بەربەبەیانی ئەمڕۆ گیانی سپارد. بەداخەوە سەرخۆشی لە خۆمان و لە کەسوکاری دەکەین، بەداخێکی زۆرەوەم هەواڵە ڕادەگەیەنین. من وەکو پارێزەری کەیسی شنیار هونەر بە پێویستی دەزانم پەیامێک بۆ عام بڵاوکەینەوە لە دوای ڕاگەیاندنی کۆچی دوایی گیان سپاردنی. هەرچی پەیوەندیدارە بە دۆسیەکەی شنیارەوە ڕێکاری لێکۆڵینەوەی تند و ورد لە سەرەتای ڕووداوەکەەوە دەستی پێکردو و تا ئێستش بەردەوامە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە و لەبەر ئەوەی کە ڕێکۆڵینەوەکان بەلاڕێدا نەبرێن و کاری میهێنی خۆشمان کۆمەڵێک زانیاری ورد هەیە کە ئێمە ناتوانین پەخشی بکەین و لە ئیعلاما بڵاوی کەینەوە و دووبارە یەکەمەوە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە و دەکرێت بڵاو بکرێتەوە ئەوەیە کە تۆمەتباری سەرەکی لە دۆسیەکەدا دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە و ئیفادەی شنیار ئیفادەی سەرەتایی و پاشکۆی شنیار هونەر لە دۆسیەکەدا وەرگیراوە و چۆنیەتی ئەنجامدانی تاوانەکەی گێڕاوەتەوە ئەمە تەسبیت کراوە لە دۆسیەکەیە و لە بابی قانونیشە مادە 216 وصولی محاکماتی جەزایی دەڵێ ئیفادەی تحت حەشیەت المەوت واتە ئیفادەی سەرەمەرگ دادگا دەکرێت بینایی قراری لەسەر بکە و ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوامن. بەشێک لەو گردە ڤیددیۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بوونەتەوە قسەی شنیار هونەرن بەشێکە لە ئیفادەی ناو دۆسیەکەیش. باشە تۆمەتبارەکەدانی بە تاوانەکەی داناوە ئەودێر تا ئێستا ئێمە ئەو زانیاریەمان لا نییە ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوامە و ئیفادەی تۆمەتبار وەرگیراوە و لە چەند کاتژمێری داهاتوودا لەوانەیە زانیاری ورتر و ڕاستتر لەسەر دۆسیەکە بڵاو بکرێت. جگە لە تۆمەتباری سەرەکی تۆمەتباری دیکە لە کەیسەکەدا هەیە فەرمانی گرتن بۆ کەسێکی تر دەرچووە لە دۆسیەکەیە و ئیفادەی تۆمەتبار وەرگیراوە بەڵام سەبارەت بەوەی کەچی وتووە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە ئێمە پەخشی ناکەین. ئەو قسانەی کە لە ئیعلاما ئاکرێ هەمووی ڕاست نییە. ئەو قسانەی کە ئەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سۆشیال میدیا قسەی عامی خەڵکن و ئەم کەیسە لەبەرەوە بووەتە ئەمە لەبەرەوەی کە بووەتە ڕووداوێک و چۆتە ناو دڵ و دەروون و ویژدانی خەڵکەوە بووە بە کۆژانێکی گشتی. لە ڕاستیە ئەم جۆرە قسانە دەکرێت لێرە و لەوێ بەڵام وەکووتم دووبارەی دەکەمەوە هەندێک گوردەکاری ناو کەیسەکە هەیە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە ئێمە بۆ ڕاگەاندنی پەخش ناکەین بەڵام لە کاتژمێرەکانی داهاتوودا جیهاتی تحقیقی قسەیان لەسەر ڕێکارەکانی لێکۆڵینەوە دەبێت. باڵی شنیار لەگەڵ ماڵی وەرفە یا دانیشتوون و بەپێی قانون تا چەند ئەوان تۆمەتباری ئەساسی لە دۆسیەکەیە دەستگیر کرا و ڕێکاری لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە و تاوانباری تۆمەتباری ئەساسیە لە دۆسیەکەیە هەرچی پەیوەندی بە کەسوکاری هەردوو لایەنەوە هەبێ هەردوو لایەن پێیان وایە کە دەبێ یاسا سەروەر بێ و ڕێکارەکانی لێکۆڵینەوە بە گوێرەی پێویست بکرێ و ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوام بن و هەردوو لا باوەڕیان بە ئەوە هەیە کە دەبێ یاسا لەم دۆسیەدا سەروەر بێ و دادگای شوکاری خۆی بکات. دەستان خۆش.